ذكروا لا إله فكروا وثنيه إذا وصاد لكوا من ضراب ثوانيه لا إله إلا هو لا إله عزيزة ودوري إيجاد الصلاة ديا نبو مجبوري إبقاد الصلاة ديا نبو مجبوري کەچی سێر دەکەی کورد نابێتە دەوڵەت بەڵام سۆماڵ دەبێتە دەوڵەت چوزانم کوێت دەبێتە دەوڵەت هەندێ ئەفغان دەبنە دەوڵەت ئەوانەی کە هەندێک لە میلەتەکان کە فعلەن زۆر میلەت ڕۆڵێکی وایە لە ناو تاریخانیە کەچی ئەوانە دەبنە دەوڵەت و بەڵام کورد نابێتە دەوڵەت ئەمە